هەڵە و هاوڕێیان بەخێربێنەوە بۆ ڤیددیۆکی تازە. لەو ڤیددیۆی باسی مەزموعە فلیمەکی تروستۆری دەکەم ئەوەی وەک لە گروپی دیوەخانی فلیم زۆرترین دەنگی لەسەر بوو کە باسی تۆپ 5 فلیمی تروستۆری بکەم قسەکەی کە تروستۆری بی ئەوەی ڕاستیبی 5 فلیم زۆر کەمە و دەشکەمە بەس قرارمدا ئەو ڤیددیۆی بکەمە 3 بەش هەر بەشەی باسی 8 فلیم بکەم تۆتەڵ 24 فلیم ینی مەزموعی فلیمەکان بتە 24 فلیم کە باسی قسەکەیان تروستۆریە قسەکەیان حەقیقیە باسیکەم. ئەو شەو باسی 8 فلیم دەکەم ئینشاءڵڵا بۆ ڤیددیۆکانی 8 و 8 یەکەمین فلیم لەو لیستێکە دەست پێکەم کە ئەو شەو قرارمدا باسیکەم سۆشیال نێتوەرک ئەو فلیمە ئینتاجی ساڵی 2010 ئەگەر مڵاحەزە بکەم زۆرترین فلیمە خۆش و باشەکانی تێدایە ئینسێپشن، شەتر ئایلند، سۆشیال نێتوەرک نامێ زیاتر باسی مۆزوعەکە بەمەلایەکی دێ بەس سۆشیال نێتوەرک فلیمەکە باسی ژیاننامەی مارک زوکەربێرگ دەکا یەکەم جارکو لە جامعە هاروارد یونیڤەرسیتی فکرەی فەیسبوک ئەعلام کا خۆی فکرەکە زۆربەی قسە لەسەری ئەوەیە کە فکرەکەی ئەسڵەن مارک زوکەربێرگ نییە دزیەتی فلیمەکە تا بڵێ خۆشە بتوڵەکەی ئاندرۆ گارفیلد، جەستن تیمبەرلیک لەگەڵ جێسی ئایزنبێرگە. فیلمەکە درامایە فول ئیخراجیشی دەیڤید فینچەرە و کە دەڵێم دراما و دەیڤید فینچەر تاو یعنی ئەگە فلیمەکە 10 ساعتیش بی و دراماش بی مادەم دەیڤید فینچەر لە پشت کامێرەیە ینی یەک دقە بێزار نابی لە فلیمەکە ینی یەک دقەش ئێستا یەک میسال لەسەر ئەو قسەیە The Curious Case of Benjamin Button ئەوەی براد پیت فلیمەکە دەیڤید فینچەریە و 2 ساعت و 47 دقەیە بڕۆ تەماشە کە بۆ یەکەمین جاریشوە دەزانی بە 2 دقە فلیمەکە تەواو بووە. فلیمەکە تابڵی خۆشە زە سۆشیال نێتوەرک ئەم من وەک بەخۆم هەستی دەدەمێت لە بەرەوەی ینی ئەمن فانێکی معجبەکی زۆری دەیڤید فینچەرم بۆی فلیمەکانیم زۆر حەز لێیە. فیلمی دووەم The Pursuit of Happiness ئەوەی ویل سمیث ئەوی باسی ژیاننامەی کریس گاردنر دەکەم فیلمەکە ساڵی 2006 وەبزەم خەڵک زۆر حەزی لەو فلیمەکی تروستۆری زۆر بەقۆتە بەس ئەتا بڵێ کەئیبە باسی ژیاننامەی کابراایەک دەکا پاشەوەی کە هەموو پارە ئینڤێز دەکا لە مەشروعەکی فەشەل دەینی و ئیفلاس دەکا و دەبتە هۆملێس ژنەکەی وازی لێ دەینی ئەخیری وەی لێ لەسەر جادە دەنووی و دەگەڕێ وەک سێڵس ئیش دەکا لەگەڵ کوڕەکەی کە محکەمە قەراری لێ دەبی ئەو لەگەڵ ئەوبی فیلمەکە ئینتاجی ساڵی 2006 فیلمەکە تا بڵێ باشە وەک ڕیتینگەم بۆ خۆم هەشتی دەدەمێ لەدەم بەس هەندێک بۆرینگە. فیلمی سێم Catch Me If You Can فیلمەکە ئینتاجی ساڵی 2002 بتوڵەکە لە بینی لیۆناردۆ دیکاپریۆ و تۆم هانکسە باسی ژیاننامەی فرانک ئەبینگێل جونیەر دەکا کە قۆڵبڕەک و فێڵبازێک بۆ ئەو وەختی و ئەوە دەورەکەی لیۆناردۆ دیکاپریۆ دەبینی و تۆم هانکسی دەوری FBI ئێجنت دەبینی. فیلمەکە بای ساڵی 60ەکان دەکا کە دەیبینی ئەو هەموو فێڵ و شتە ئەنتیکانەی کە لیۆناردۆ دیکا لەوێ بۆ ئەو کار خەڵک بە جدی قەناعەتی بۆ نوع فێڵانە کردێ بە جدی دەڵێ واو ینی ئەوها خۆش باوەڕ بووینە ئەن ئێستا فێڵان ئێستا بکرێن بە منداڵی لێ باوەڕ ناکە بۆی فلیمەکی زۆر نۆستالجیا زۆر نازدار زۆر خۆش ئێستاش تەماشەکەن ئینجۆ لێ ینی زۆر ئینجۆ لێ دەکەن عەفو فلیمەکە تا بڵێ خۆشە. فیلمی سێم عەفو فیلمی چارەم The Greatest Showman The Greatest Showman باسی ژیاننامەی یەکێکی دەکا لە سێرک ئیش دەکا ئەو لە شاری نیویۆرک دەژی بتوڵەکەی هیو جاکمانە فلیمەکە موزیکەڵە بە تەواوی بۆیە ئەگەر زۆر حەزی لە فلیمی موزیکەڵ نییە بەڕای مسکی بکەوە بەشێت چکە ئەمن بە خۆم وەک بە خۆم زۆر حەزم لە فلیمی موزیکەڵە فلیمەکی زۆر خۆشە گۆرانەکانی زۆر خۆشە و ئیستاڕازی ئەوانەی کە دەکرێت لەگە گۆرانێکە تەنسیقەکی دەرەجەیەک و زۆر خۆشیە. فلیمی پاشوی جۆی مانگانە بەخۆی فلیمەکە ناوی جۆیە بەس باسی ژیاننامەی جۆی مانگانە دەکە بەتوڵەی جەنیفەر لۆرنس و برادلی کوپەر و ڕۆبێرت دینیرۆ دەکە. ئەو فلیمە باسی ژیاننامەی جۆ مانگانە دەکا ژنێکی ئەمریکی ئینڤێنتەر زۆربەی ئەو شتانێک کە ئیختراعی کرێشتی ماڵانە وەک ماسیحای عەرسڕین و چی پێ دەڵێن ئەوەی ترکی پێ هەڵەواسی و هندێک فکری جیاواز ینی فلیمەکە تروستۆریە فلیمەکی خۆشە ئایە دەزانین تەماشە بکەی ینی
وەک ڕڤیو ئەمن ڕیتینگ ئەمن هەفتی دەدەمێ بە نسبەت فلیمەکانی کاچم ئیفیکان خۆم 8.5 دەدەمێ و بە نسبەت پێرسوت ئۆف هەپینەسیش هەر 8 دەدەمێ. فلیمی پاشوی مان ئۆن فایر فلیمەکە ئینتاجی ساڵی 2005 بەتوڵەی دێنزڵ واشنتنە. دێنزڵ واشنتن لەوێ بەدیگاردی ئایلەکە منداڵەکیان هەیە. فیلمەکە منداڵەکە نامێ زیاتر بڕۆم ئەوجە بەدیگاردەکەی فلیمەکە تروستۆریە ینی وەک دایرکتینگ وەک ئاکتینگ کە فلیمەکە ئاکشنیشە وەک طریقی ئیخراسی تۆنی سکۆت ینی فلیمەکانی بین دەزانی و فلیمە خاصە طریقی ئیخرازی و خۆشەکەشی ئەوەیە فلیمەکە لە ئەمریکا لاتین زۆربەی تەسوی کرایە تۆزێک ئەگەر ئەو باگراوندە دەبێ حەزل لە ئیسپانی و پرتوغالی ئەوانەبی بۆیە هەتاڵی فلیمەکی ئینجۆی لێ دەکەی و ئاکشنەکەی زۆر خۆشە و زایدەن ساوندتراک و میوزیکیشی دەرەجەیەکە وەک ڕیتینگ ئەمن 8.5 دەدەمێ فلیمەکی زۆر خۆشە. فیلمی پاشوی 127 ئەوەر ئەوەش ئینتای ساڵ 2010 بتوڵی جێمس فرانکۆ باسی یەکەکی شاخەوان دەکاتن ئەوەی بەسەر شاخ و زیانە دەکەوی. فیلمەکە باسی ژیاننامە یەکەکی دەکات لە ناو کانیۆنێکی گەورە ئاسەی دەبی بۆ چەند ڕۆژێک هەر ئەوەندێ نامی زیاتر بڵێم چکار بڵێم سپۆیل دەبی. فیلمەکی خۆشە و وەک ڕیتینگی ئەم بەخۆم 7.5 دەدەمێ. فیلمی پاشوی ئێڤرستە. ئێڤرست ئەویش باسی ژیانی مەزموعە نەفەرێکی دەکا کە هەر شاخەوانن دەستنە سەر چیای هیمەلایە سەلورکی ئێڤرست. فیلمەکە باسی ساڵی نۆتەکان دەکا باسی ئەو فیلمە ئەوت پێشان دەدا کە ساڵانە خەڵک چەند دەستە سەر هیمەلایە و سەر ئێڤرست چۆنە و چ وەختێک باشترین وەختە و چت پێویستە چت پێویست نیە ینی ئەو نوع معلوماتانی کە پێویستە بۆی بزانی کە شاخەوانێک بیوێ بستە سەر هیمەلایە کە بەرست و سەر ئێڤرست کە بەرزترین لووتکێ لەسەر زەوی چت پێویستە و چۆنە لەباتە جەوەکەی فلیمەکی خۆشە ئینتازیشی 2015ەیە. وابزانم بۆ ئەو ڕۆئۆندە فلیمە بەسەم ئینشاڵڵا بۆ ڤیدیۆی دووەم و سێم زیاتر باسی فلیمی تروستۆری دەکەم. ئەگەر حەستان لە ڤیدیۆی وایە بە بەردەوام لە کۆمنت بنووسن ئینشاڵڵا دیکەمە لیست مەسەرەن تۆپ 5 یان تۆپ 10 ئاکشن موڤیز یان دراما موڤیز یان ئەوانەی کە جایزەیان وەرگرتیە. ئەگەر حەجتان لە چەناڵەکەی سەبسکرایبی چەناڵەکەی بکەن و زایدەن زەنگوڵەکەی ئۆنکەم بۆی دەقە بە دەقە ئاگدار بن. ئەگەر ڤیدیۆکانیشتان حەزێتان لایک بکەن و شێر بکەن بۆی زۆرترین خەڵک ئیسفادە لێ بکە و دەستەکانتان خۆش ئەتا ئێستا زۆر سپاس.